پارچانە ئەمە فەرشە ئەمە ڕایڵبەنی پێڵ ئەمە کۆنا تەمەنێکی زۆر زۆری هەیە لە 100 ساڵ کەمتر نییە. لە بازاری مەزادخانەکەی خوارەوە کۆمەڵە دوکانی فۆلکلۆری لەیە کە بە مەزادخانەکەدا ئەڕۆیت ئەگەر کەلوپەلەکانیش نەکڕی حەزەکەی سێری دیمەنەکان بکەیت بەشێک لە کەلوپەلەکانی تەمەنیان سەر و 100 ساڵە. من ئەمەوێ بچمە لای خاوەنی دوکانەکە لێرە ئەگەر هاوکارم لەگەڵما بێ کاک ئارام لەگەڵایە. کاک ئارام سڵاو لێبێت، پێم بڵێ ئەم بازارە جوانە و ئەم دوکانە کە پڕێتی لە کەلوپەلی قەیمی لە ئێسادا بازارتان چۆنە ئێوە؟ بەخێربێن. وڵای لێسا بازار خۆی بە عام بەرەو خۆی گەرمایە جەوی بازاڕی ئێمەش لەم گەرمایە تۆزە کەم سەرفە بنەوشتانی ئێمە خۆی بە عامی بازاریشان هەروە لێ کردووە بازارەکە هەمی قفڵ بووە بە حکمی وی ئیش و کار نەماوە و پەیوەندی هەیە بە هەموو مەعاش و بە هەموو شتێکەوە. کاگارام ئەو کەلوپەلانەی ئێوە تەمەنیان بە نزیکەی چەند ساڵەوە چیتان هەیە ئێوە لێرە؟ ئێمە تازەگەرەکەمانەیە هەر لە میشی دەستانەیە کە بڵێن هی چەند مانگ و چەند ساڵێکی دروستکراوە. هەشمانە تەمەنەکەی زۆر دوور و درێژە بڵێ ئەڕوا بۆ تا 100 ساڵیش ئەڕوات تایەتی قەدی منێتتر 50 ساڵەیە 60 هەیە مشتانشتی کۆنگن و فۆلکلۆریشی دەست نەمیش. ئەو کەلوپەلانە ئەگەر چەند کەلوپەلێکمان پیشاندەی تەمەنیان بۆ نمونە گیرا کام کەلوپەل لە تەمەنی لە هەمویان زیاترە لێرە؟ وڵاسایکی لەم پارچانە ئەمە فەرشە ئەمە ڕایڵبەنی پێڵ ئەمە کۆنا تەمەنێکی زۆر زۆری هەیە لە 100 ساڵ کەمتر نییە. قیاسێکی ئەمە تقریبا ناچی مەترونی و بە دوونیوێک بێ فەرشێکی ئیشی دەستە و ساڵانێکی زۆرە دروستکرا و زۆریش بەکار هاتوو و هەر بەکاریژێت و کێشەی نییە. چی پێڵن ئەمانە هەر باڵە هەر فەرشێکی احتیاجی ڕاخەرە بۆ ڕاخر بە بەکارێت و لە بابەتی فەرشی پیجار و بورجەل و مەسەلەن هەمەدان و قۆچان و ئەسپان و منوعێتانات هەموو ئەمانە بەڕێی مەتیقی هەم جنوبی تیا هەم کوردەواری خۆم هەم ئێرانیشتایە. ئەمەش بەڕێکی ئاوا لە 6 ساڵ کەمتر نیە تەمەنی. بەس ئێستا ئەم نوعێتان تازەگەرەکان دروستکراون لە مقابلی ئەمانە و تۆزێک باز ئەم نوعێتان تازەترن. ئەمانە کۆنن لە 6 ساڵ کەمترن هیچیان. ئەم مەسان بەڕێکە ئاوە دیقەیەکی بە قەوەتی و ماوەتەوە جوانیشە لە هەمان کاتیشە لانی کەم و 50 ساڵە بێ دروستکراوە. هەر بەڕێی کوردەواری خۆمانە شتێکی جوانیشە. ئەی لە ڕووی نرخەوە چۆن ئەم کەلوپەلانەی تۆ نرخیان گران نییە بە هۆکاریەوەی کە دانوسقەن و کەمن دەست ناکەون؟ وەڵای وانە شتەکانمانەوە بەڕێکی وا 50,000 60,000 70,000 ینی بەڕێکی شتێکی وا گرانی هەیەی 35,000 هەر بەڕێ و جوانیشە خەڵکی سپادەشیریەکە و سعریشمان بڵین سافتە لە ئەوەی کە بەرەو هەرزانترمان کردن نەگرانترمان کردوێت. زۆر باشە. ئەی ئەم تەسجیل و ئەم سەماوەر و ئەمانە مێژوەکەیان بۆ کێ گەڕێتەوە بە تایبەتی ئەم سەماوەرە و ئەم سماوەرە ئەمە تقریبا بەلانی کەم و 50 ساڵ کەمتر نیە عمری ئەمیش ئەمە کۆنا منوعێتانە بازێکی مەسەن لە عێراقا دروستکراوە بازێکی هەیە وڵاتانی ئەوروپای دەرەوەیە. ئەم بابەتانە ئەم بابەتی جاژمانە ئێستا هەیە تازەگەرین. سەماوەرەکان لە چی دروستکراون و چی مێژووی سەردەمێکە؟ ئەوانە زەردن هەمی ماوادی زەردن بە خەڵوزیشەکەن ئەمان کارەبیان بە خەڵوزیشەکە ئەم دانیان کارەبە بەس ئەوان ئەو سیانی تریان بە خەڵوزی شکات خەڵوزەکەی تێکێت و ئاو احتیادی و ئیشی خۆیکات کێشەیەکی نییە. هەمووی ماوادی زەردە وڵای ئەمانە لە 50 ساڵ کەمترین نەمانە هیچی یعنی دروستکراوەکانیان ئەو مۆریشان پێوە بازێکیان کۆن خەدی منی ئێستا نییە. زۆر باشە. کاگەرام چێ تاالبی کڕینی ئەم جۆرە کەلوپەلە دەگمەنانەیە؟ وڵای ئەوانی تۆزێک بە تەمەنیان بەسەر بەعزێکمانی هە گەنجیشن خولیایەکی شتی فۆلکلۆریان هەیە شتی قەدیمیان حەز لێ حەزیانی ئەم شتانە هەبێ هەم لە سماوەرەکە هەم لە بەڕە لە جاجم لە ئەم تەجید و ڕادیوانی کە هەمانە هەشە بۆ باخشتی وای هەیە حەزی لێتی هەشە لە ماڵە ڕەفەیەکی هەیە حەزەکە ئەم شتانەی لای خۆی هەبێت و بمێنێتەوە و هەم یادگاریکی لەگەڵ هەبوو پێشتر. چی ساڵێک سەردەمی زێڕینی کڕین و فرۆشتنی ئێوە بوو کە خەڵک زیاتر حەزی بەم جۆرە کەلوپەلانە بوو؟ ئەمانە لە 2000ەکانە بوو پێشتر بوو. ئێستا تقریبا لە دوای 95 و مەسەلەن دوای 2000 تا 2000 تقریبا سعری ئەم شتانە باش و دو ئەوەتە وردە ئەم فەرشی تازێ هاتە ئایەوە ئیتر ئەم تۆزێک ئەم ئیشەی مە کەستر بۆتەوە بە عام کزە ئێستا.